کاک ئەوفاخر ئەم کاتت باش ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە پێشڕەویان بەرەوکوێ کردووە و تاوەکو ینی ئەو سنوورەی کە ئێوەی لێن پێشمەرگە تا کوێ پێشڕەوی کردووە و ئێستا دۆخی شنگال چۆنە؟ وەڵا تا ئێستا پێشڕەویەکان تقریبان ڕاوەستایە، بەڵام لە ڕۆژئاوا خەریکە بەرەو ناو شاری شنگار پێشڕەوی دەکەن، تازە دەیانەوێت دەستپێ بکەن، دەستی پێکردیان لە ناو زەرگی شنگاریش لەبەر متەقەمەنی تا ئێستا ڕاوەستایە لەبەرەوەی دەیانەوێت لە ڕێی هەندەستەوە داخل ببی، بەڵام ئەوەی ڕۆژئاوا خەریکە ئێستا جوولە دەخە بەرەو ناو دەرگەی شنگار دێن لە خوارەوە، بەڵام تا ئێستا جوولەکە بە سەبریە لەبەرەوەی ئەوانی زۆرە. بەڵێ کاک فاخر وەکاری ڕاوەستانەکەی ئەو پەیوەندی بە چیەوە هەیە؟ وەڵی بەس پەیوەندی بە ئەوەیە کە ئەو بۆ ئەوانە زۆرە لەبەرەوە لێنەوە جوولەکان بەخایی بۆ هەندە بەرەو بۆ زیاتر پێشمەرگەی تدا شەید نەبی زۆر بە باشی هاتیە، بەڵام ئەوڕۆ تەسەوڕ دەکرێت لە بۆ نیوەڕۆ برێن هەر چاردەورەکەی کۆنترۆل بکرێت، دەمێنێتن لە ڕێی هەندەستەوە ناو شارەکەش هێزی پێشمەرگە داخل بنن ناو شار جێک تەقەی ترانی ئێستا لە شەویشەوە تەقە نەبووە، ئەوەخوا دەکرێتەوە هێزی تیان مابی، بەڵام ئەو بۆچی زۆرە بە پێ معلومات بۆی ئەوە دەیانوێت پێشمەرگە بە حەقەت تێدا شەید نەبی و دەکان بە لەسەر خۆی دەبێت. بەڵێ بەنا جولەیان زۆر کەم بۆتەوە. بەڵێ دوێنێ ئێوارە دیار بووکە دیار لە 25 کەس بەبەر چاوی خەڵک بۆ بەرەو بەحات ئەوانە بەیان دەکرد. بەڵێ کاک فاخر زانیاریەکە بوو لەسەرەوەی کە چەکدارانی داعش هەڵهاتوون و شنگالیان جێهێشتەوە. وەڵای پێکەوەکانی ئێمە دەبێت خۆی مەسافەکە ئەوەندە پێش نێت دوێنێ ئێوارە زیان لە 25 کەس بەبەر چاوی مەجیان ڕایان بەرەو بەحات ئەوانە دەخۆیشتن. بەڵێ کاک فاخر فڕۆکەکانی ئەو پەیمانان ئەمڕۆ هیچ پێگێکی چەکدارانی داعشیان لە شنگال بۆردمان کردووە؟ بەڵێ بەڵێ ئەو معسکەری گەورەی شنگار هەیە لەبەر معسکەر مجەمەعێکی نازام ناوی چیم ئەو مجەمەعیان بەو بەیانێ 2000 قەست کردیا، بەڵام تا ئێستا حالێک کارە هەیە بەس کەمتر، بەڵام جودا زۆر کەم هەیە لەلای داعش. کاک فاخر باسی لەوە کرد کە چەکدارانی داعش هەڵدێن لە بەرامبەرەوەی وورەی پێشمەرگە چۆنە؟ پەیامی پێشمەرگەکان چۆنە؟ وەڵام پێشمەرگە وورەی زۆر بەرخا، ینی پێشمەرگە قەناعەت هەبی زۆر بە زەحمەت ڕادەوەتن بە قسەی بەرپرسەکان لەبەرەوەی دەیانێت داخلی شار بن، بەڵام بە پێی معلومات زۆر دێبووە بەنگری دەکرێتەوەی پێشمەرگە داخلی شنگار بی. بەڵێ زۆر سپاس بۆ ئەمید فاخر فەرماندەی هێزەکانی